سلااو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە شارەکانی کوردستان و ئێران، درێژەی دروشم نووسین و خەبات دژ بە حیجابی ئیجباری لە شارەکانی کوردستان و ئێران، شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان، هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر بنەماڵەی ژینە ئامینی، بەڕێوەچوونی جەلسەی دادگایی ساڵح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ژینە ئامینی، درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی سێشەممە 31 مانگی گەلاوێژ خانشینکراوانی کشوەری لە شارەکانی کوردستان و ئێران بە پێی ڕەواڵی هەرحەوتوو دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی کشوەری لە شارەکانی سنە، کرماشان، ئیلام، تاران، کەرەج، ڕەشت، پۆلدوختەر، ئەردەبیل، قەزوین، شاری کورد، سێمنان، یەزد دژ بە دۆخی خراپی ژیان و معیشەت ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان خانشینکراوانی ئیلامی بەهۆی وەڵام نەدانەوەی بەرپرسانی ڕژیم دژ بە ئیبراهیمی ڕەئیسی دروشمیان بەرز کردەوە و بەرەو ژووری خانشینی ئۆستان ڕێپێوانیان کرد و خەڵکی ناڕازیش پێیان پەیوەست بوون، بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردوە سەریان و تێکەڵچوون ڕوویدا. درێژەی دروشم نووسین و خەبات دژ بە حیجابی ئیجباری لە شارەکانی کوردستان و ئێران بە پێوەگرتە ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە کشان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی کوردستان و شارەکانی دیکەی ئێران دیوارەکانیان بە دروشمی دژ بە حکوومەت دەنەخشێن و کچان و ژنانی ئازا و بوێر بە کۆمەڵ لە شوێنی گشتیەکان بەرەنگاری حیجابی زۆرە ملێ دەبنەوە. ئەوتەی سەرچاوە خۆجەیەکان لاوانی ئازادیخواز بە دروشم نووسین ئامادەی خۆیان بۆ سەرڕۆژی گیانبەخکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی نیشان ئەدەن و لە دروشمەکانیاندا داوا لە خەڵکی وەزاڵە هاتوو دەکەن بۆ یەکلاکردنەوەی چارەنووسیان بە شداری خۆپیشاندانەکان بن. لایەکی دیکەوە ژنان و کچانی ئازادیخوازی کوردستان و ئێران بە شێوەی بە کۆمەڵ و بەبێ حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان حازر دەبن و دژایەتی خۆیان لەگەڵ ڕژیمی کۆنەپەرست و دژە مرۆڤی کۆماری ئیسلامی دەرەبڕن. شەپۆلی دەستبەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان ڕۆژانی دووشەممە و سێشەممە 31 گەلاوێژی 1402 هێتاوی لە درێژەی شەپۆلی گرتن و ئەزیەت و ئازاردان لەلایەن دەستگای ئەمنیەتیەکانەوە حوت هاوڵاتی بەناوەکانی یوسف فەتحی زادە خەڵکی بەدرە، ئەفشین ساعد موچژی خەڵکی خامسان، ئەسغەر مەحمودی خەڵکی تێکاب، ئەمیر سەیدی خەڵکی مەهاباد، سولەیمان ئەحمەدی خەڵکی بۆکان، سەمەد شابووی و مبین دەهار خەڵکی شنۆ و شەرمین حەبیبی خەڵکی ساقز لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر کران. ڕۆژی سێشەممە ئەسغەر مەحمودی خەڵکی گوندی ئەحمەداوای خوارووی سەر بە شاری تێکاب لەلایەن فڵعاتی سوپای پاسدارانەوە بە لێدان و توندوتیژی دەست بەسەر و وێڕای پشکنینی ماڵەکەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەیان شکاندووە. هەروەها یوسف فەتحی زادە خەڵکی شارۆچکەی بەدری سەر بە پارێزگای ئیلام بە دوای هێرشی ئیدارەی تەڵعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کرا. ڕۆژی دووشەممە ئەمیر سەیدی خەڵکی مەهاباد و ئەفشین ساعد موچژی فیلم هەڵگری خەڵکی گوندی خامسانی کامیێران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنراون. لەلایەکی دیکەوە ڕۆژی سێشەممە سولەیمان ئەحمەدی بەبێ بەڵگەی قەزایی لە شاری بۆکان دەست بەسەر کراوە. هاوکات هێزەکانی ئیدارەی تەڵعاتی شنۆ هەڵیان کوتاوەتە سەر گوندەکانی سینگان و شاوانە و گەنجێکی تەمەن 20 ساڵ بە ناوی مبین دەهارە و لاوێک بە ناوی سەمەد شابووی برای یەکێک لە گیانبەخکردوانی حزبی دموکراتی کوردستان بە ناوی سیامەن شابووییان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. هەروەها لە شاری سەقز هێزە ئەمنیەکان شەرمین حەبیبی هاوژینی هەمیشە زیندوو و فەرەیدون مەحمودی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینایان دەست بەسەر کردووە و چارەنووسی نادیارە. هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر بنەماڵەی ژینە ئەمینی بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی دووشەممە 30 گەلاوێژ ناوەندە ئەمنیەتیەکانی سەقز هەڕەشەیان لە باوکی ژینە ئەمینی کردووە کە لە سەرڕۆژی گیانبەخکردنی کچەکەی نابێت هیچ مەراسمێک بەڕێوە ببات لەگەڵ نزیک بوونەوە بە سەرڕۆژی گیانبەخکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی گوشاری ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی دادخوازان زیادی کردووە و لە ڕۆژانی ڕابردوودا ئەنجامانی بنەماڵەی دادخوازان و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و سیاسی بانگشت یان دەست بەسەر کراون. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی ساڵح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ژینە ئەمینی بە پێی راپۆرتی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان
بڕیارە ڕۆژی حوتی خەرمانان جەلسەی دادگایکردنی ساڵح نیکبەخت پارێزەری بنەماڵی ژینە ئەمینی لە لەقی 28 دادگای ئینقلابی تاران بەڕێوە بچێت. بەپێی ئەو راپۆرتە ساڵح نیکبەخت لەسەر سکاڵای وەزارەتی اطلاعات و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام لە ڕێگەی وتوێژ لەگەڵ میدیاکانی نێوخۆ دەرەوەی وڵات هەروەها دژایەتیکردن لەگەڵ بڕیاری کۆمیسیۆنی پزیشکی داد سەبارەت بە چۆنیەتی گیانبەخکردنی ژینە ئامینی محاکمە بکرێت. جێگەی ئاماژەیەکە وەزارەتی اطلاعاتی ڕژیم نوۆ وتوێژی ساڵح نیکبەخت لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا کۆ کردوێتەوە و وەکو بەڵگەی تاوان ڕادەستی دەستگای قەزایی کردووە. ئەو پارێزەرە بەهۆی چالاکیەکانی لە بواری مافی مرۆڤدا 8 ساڵ زیندانی کێشاوە و توانیویەتی گیانی سی بەندکراو لە سزای سێدارە ڕزگار بکات. مانگرتنی کرێکارانی پەیمانکاری فازی سێزدەی بەندەر تونبەک ڕۆژی سێشەمە سیویەکی گەلاوێش کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری فازی سێزدەی بەندەر تونبەک لە ناڕزاتی بە پەرداخنەکری چەند مانگ حەقدەست و لەسەر دەرکاردنی هاوکارەکانیان مانیان کرد. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی دەستیان لە کار کێشایە و دەرگای چوونەژوورەوەی ئەو ناوەندەیان داخستووە، بەڵام هێزەکانی حراست هێرشیان بردوتە سەریان و چەند کەسیان دەرکردووە. ڕێبەرایەتی ئەو شرکەتە پاسدارێکی ڕژیمە بە ناوی سوڵتانی و هەڕەشەی بێکارکردنی لە تەواوی کرێکاران کردووە. هەروەها سەخاوەت ئەسەدی بەڕێبەری ڕێکخراوی ناوچە تایبەتی وزەی پارسکە لە خصوولەتیەکانی ڕژیم پێشتر وادەی پەرداختی داخوازی کرێکارانی تا کۆتاییەکانی گەلاوێژدا بوو، بەڵام هیچ یەکێک لە بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. ناڕزایەتی دانیشتوانی گوندی جافراوە لەسەر جادەی بەجەستان بەردەستکەن. ڕۆژی سێشەمە سیویەکی گەلاوێژ دانیشتوانی گوندی جافراوە لەسەر جادەی بەجەستان بۆ بەردەستکەن لە ناڕزایەتی بە دۆخی خراپی جادەیی خۆپیشاندانیان کرد. بەوتەی ناڕازیان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەلانی کەم 10 دانیشتووی گوندی جافراوە بەهۆی ناستاندەربوونی جادە، نەبوونی نیشانەکانی وشیاری پلیسی هاتوچۆ و خراپی دۆخی جادەکە گیانیان لەدەستداوە. پێشتر فەرماندەی بەردەستکەن و بەجستان بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانی ئەو جادەیاندا بوو، بەڵام بۆی ڕای تێپەڕبوونی چەند مانگ هێشتا بەڵێنەکان جێبەجێ نەکردووە. گیان لەدەستان و برینداربوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی دووشەمە و سێشەمە سیویەکی گەلاوێژ سێ کرێکاری کەندەنی بیری ئاو لە شارەکانی تاران، شیراز و شیروان بەهۆی ڕوخانی دیواری بیرەکەی گیانیان لەدەستا و دوو کرێکاری دیکە لە زەڕینشاری ئیسفەهان بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز بە سەختی بریندار بوون، کێکێکیان بەهۆی سەختی برینەوە گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی ئەفغانستانی تەمەن 25 ساڵ لە کاتی کارکردن لە بیرێکی ئاو لە شاری تاران بەهۆی ڕوخانی دیواری بیرەکە لە شەقامی تهرانی گیانی لەدەستاوە. لە ڕووداوێکی دیکەدا کرێکارێکی ئەفغانستانی تەمەن 45 ساڵ کەندنی کارێز لە شیراز بەهۆی داڕمانی بیرەکە لە قوڵایی 7 متری گیری خوارد و گیانی لەدەستا. ڕۆژی سێشەممە کرێکارێکی تەمەن 62 ساڵ لە کاتی کارکردن لە بیرێکی ئاو لە گوندی گەداگلووی سەر بە شاری شیروان لە خوڕاسانی شۆمالی بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارگیانی لەدەستاوە. لە ڕووداوێکی دیکەدا دوو کرێکار لە کارگایەکی سەنعەتی لە زەڕین شاری ئیسفەهان بەهۆی تەقینەوەی گاز بە سەختی بریندار بوون، کێکێکیان پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی وەگیانی لەدەستاوە. دەستبەسەرکردنی دوو چالاکی مافی ژن لە تاران. ڕۆژی دووشەمە سی گەلاوێژ دوو چالاکی بواری مافی ژنان بە ناوەکانی فرۆغ تەقیپور و مەرزیە فارسی لەلایەن دیداری تڵاعاتی تارانەوە دەستبەسەرکران. بە پێی راپۆرتەکان هێزەکانی داری تڵاعاتی تاران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کۆ سەرماڵی فرۆغ تەقیپور و مەرزیە فارسی و ئەو دوو چالاکە مەدەنیان بە ئازار و ئەشکەنجە دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. شانی باساکە لەگەڵ نزیک بوونەوە با ساڵ ڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادی نەوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە ترسی سەر هەڵدانی دووبارەی خەڵک لەیان کەسیان لە شارە جۆرەجۆرەکانی ئێران دەستبەسەر کردووە. وا دووە هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی کوریای باشوور دژ بە پیسکردنی ئاوی دەریاکان لەلایەن ژاپۆنەوە. کۆمەڵێک لە ژینگە دۆستان و شارۆمەندانی خەڵکی کوریای باشوور ڕۆژی سێشەمە سیویەکی گەلاوێژ بە کۆبوونەوە لە بەردەم شارەوانی سێئۆل نەڕزایەتی خۆیان لە ئاز بڵاوکردنەوەی ئاوی تێکەڵ بە مادەی رادیۆئەکتیڤی وەزەخانەی فوکوشیمای ژاپۆن بۆ نێو دەریاکان نیشاندا. دەوڵەتی ژاپۆن بڕیار بوو ڕۆژی پێنجشەمە ئاوی سەرداوەکەی ڕیاکتۆرەکانی وزەخانەی فوکوشیما بۆ نێو ئۆقیانوسی ئارام بەرباتەوە. بە پێی بەرنامەکانی دەوڵەتی ژاپۆن بڕیارە 1 ملیۆن لیتر ئاوی ئاوەڕۆی وزەخانەی بوومەلەرزە لێدراوی فوکوشیما تێکەڵ بە ئاوی دەریاکان بکرێت.
12 ساڵ پاش بوومە لەرزەکەی فوکوشیما ئێستا خەڵک نیگەرانی پیسکردنی ئاوی دەریا و کاریگەریەکانی لەسەر ژینگە و تەندروستی مرۆڤ و بوونەوەرەکانی نێو ئۆقیانوسن. جێگەی ئاماژەیەک لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا چەند کۆبوونەوەی ناڕزایەتی لە وڵاتانی کوریای باشوور و ژاپۆن بەڕێوەچوو. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەرە.